ڕۆژ نییە بەڵگەی نێوان ئاکەپە و داعش بڵاو نەکرێتەوە لە بەڵگەیەکی نوێدا کە کارمەندێکی هێڵی شەمەندنەفەری مێرسین ئاشکرای کردووە هاتووە تەواوی ئەو چەکانەی لە شەمەندنەفەری مێرسین بار دەکرێن ڕادەستی گروپە چەتەکانی ناو سووریا دەکرێن. کارمەندێکی سەر بە ئامێرەکانی هێڵی شەمەندنەفەری مێرسین ئاشکرای کرد دوای داگیرکردنی جەرابلوس لەلایەن ئارتەشی تورکەوە ڕۆژانە لە ڕێگای شەمەندنەفەرەوە و لەسەر ڕێگای کلیس و کاراکامیشەوە چەک و جبەخانە ڕەوانەی دیلۆک دەکرێن و لەوێشەوە لەسەر ڕێگای کاراکامیشەوە ڕەوانەی گروپی چەتەکانی سووریا دەکرێن لە جەرابلوس. وتیشیە و چەک و جبەخانانە پێشتر بەنهێنی ڕەوانەی گروپی چەتەکان دەکران، بەڵام ئێستا بە ئاشکرا لەسەر ناوی جەبهەتولنوسرا بۆ چەتەکانی داعش بە شێوەیەکی ئاشکرا دەنێردرێن. لە کاتی داگیرکردنی کۆبانێشدا بە هەمان شێوە ڕێگای ئاسنی مێرسین و بەنداو لەلایەن دەوڵەتی تورکەوە بەکاردێنرا بۆ ڕەوانەکردنی چەک و جبەخانە بۆ چەتەکانی داعش، بەڵام کە چەتەکان تێشکێنران لە کۆبانێ ئیتر ڕەوانەکردنی چەک و جبەخانە ڕاگیرا. ئەو شاید حاڵە ڕوونیشی کردوتەوە کە دەوڵەتی تورکا و چەک و جبەخانە دەنێرێتە سووریا و بەسەر چەتەکانی داعش و ئەلنوسرادا دابەشی دەکەن. هەروەها چەکەکانی دەوڵەتی تورک لەلایەن گروپی چەتەکانەوە لە عەزاز بەکاردێنرێن. کارمەندەکەی هێڵی شەمەندنەفەری مێرسین زانیاری زیاتریدا و ڕایگەاند ئەو چەک و جبەخانە لەلایەن فەرمانداری گارنیزۆن و لە هەرێمی ئاگدەنیزەوە نێردراون. وتیشی دووجار وەک کارمەند بەشداری بارکردن و ڕەوانەکردنی ئەو چەک و جبەخانەی کردووە و لە هەر فارگۆنێکی شەمەندنەفەرەکەدا 5 پۆلیسی تیمە تایبەتەکانی تورک بەجێ دەکرێن و لەسەر ناوی گروپی چەتەکانی ئەلنوسرا بۆ چەتەکانی داعش ڕەوانە دەکرێن. کارمەندەکەی هێڵی شەمەندنەفەری مێرسین جەختیشی لەوە کردەوە کە لایەنی ئەمنی ئەو پرۆسەیە لەلایەن دەستگای سیخوڕی میتی تورکیەوە سەرپەرشتی دەکرێت و هەر لەلایەن میتی تورکیشەوە ڕێک دەخرێت.